والله زان ان شاء الله عمر باقی به خوای گەورە تەمەنمان پێ ببەخشێ سبەینێ یەکەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە بەدڵنیام مانگی پیرۆزی ڕەمەزانیش کۆمەڵێک تایبەتمەندی خۆیە بۆ ئینسانی مسلمان و ڕۆژ و وانان لەبەرەوەی مانگی پیرۆزی قورئانە و هەروەها هاوکاریشون لە سەرەتا ئاماژەی پێکرد کۆمەڵێک عیبادەت و پەرستی تایبەت هەیە بۆ مانگە وەروەها بە خۆداچوونەیەک و دەرفەتێک بۆ ئێمە بتوانین زیاتر دڵ و دەروونمان لەگەڵ قورئان و هەروەها کردەوە پەرستە شایەکان تێکەڵکەینەوە بێگومان ئەمەش پێویستی بەخۆ ئامادەکردنێک هەیە وەروەها لە ڕوانگەی دەرونیەوە وەروەها لە نیەت هێنانێکی باشەوە بووی بتوانین لەو مانگە پیرۆزەیە زۆرترین پەرستش ئەنجام بدەین گفتوگۆی چۆنیەتی خۆ ئامادەکردن و پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین لەگەڵ زانایانی زۆر بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بانخواز و مامۆستای یاینی مامۆستا سەلاحەدین زۆر سپاس بۆ ئامادەبوونیتان زۆر سپاسانەکەم سەلام وەر باقی بە ئینشەڵا سبەینە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئینشاڵڵا دەستپێک بۆ ئەم مانگە پیرۆزە چی بە ئێمە و بە بینەران ئەڵێیت بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دیارە پیرۆزبایی حەزەکەم لە بەڕێستان و لە سەرجەم موسڵمانان بکەین بە بۆ نهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و بەڕاستی مانگی ڕەمەزان ینی جەوێک هەلە سەرەتاوە چەند ڕۆژە پێشە بگەینە مانگی ڕەمەزان هەر جەوی دنیا ئەگۆڕێت جەوی کەش و هەوات ئەگۆڕیان هەست بۆوەکی کە بەرەو مانگێک ئەڕۆی کە جیاوازە لەگەڵ مانگەکانی ترا دیارە ئەم مانگەش خی گەورە لە قورئاندا ئاماژەی پێفەرمووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرمودەدا ئاماژەی پێفەرمووە کە مانگی ڕەمەزان لە مبارەکی و لە پیرۆزیە لە بەڕاستی لە ژیانی ئینسانە گۆڕانکاریەکی تەواوەتی دروست ئەبێت لەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێدەفەرمێ کەمی مسلمان مانگی ڕەمەزان بکەینە هەلێکی سەرەکی تا لەو مانگە پیرۆزەدا بتوانین عیبادەتێکی باش و چاک بە ئەنجام بگێنین خی گەورە ئینشاءڵڵا عمرمان باقی بکات مانگی ڕەمەزان بە باشی و بە چاکی ئینشاءڵڵا عیبادەتەکانمان بە ئەنجام بگێنین وەخوای گەورە لە خۆمان ڕازی بکەین ئینشاءڵڵا مامۆستا ئێمە ینی ڕۆژانە بۆ کاروباری ژیانی خۆشمان پێویستمان بە ئامادەکاری هەیە بە پلان هەیە تا چەندێک گرنگە ئێمەی مسلمان کە پێشوازی لە مانگە پیرۆزە ئەەکەین هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی دەرونی و ڕۆحیەوە خۆمان ئامادە کرد بێت دیارۆکو عرضمکردن خۆ ئامادەکردن بۆ مانگی ڕەمەزان وکو چۆن کەسێک دەچێت بۆ سەفەرێک بێگومان کۆمەڵە شتێک ئەبێ لەگەڵ خۆیان بە چونکە لەوەچی ئەگەر ئەو شتانی پێنە بێت لە ئەنجامان نتوانێت ئەو سەفەرە بەخۆشی و بە ئەوەی کە خۆی دەیەوێت بیبا بەڕێوە مانگی ڕەمەزانیش خۆ ئامادەکاری هەیە لە مانگی ڕەمەزانە دەبێت ئینسان بزانێت عیبادەت زیاتر لە مانگی ڕەمەزان بکات چۆن عیبادەتەکان خێر و پاداشی زیاتری تێدایە تاوانیشی سزای زیاتری تێدایە یعنی خی گەورە هەموو ڕۆژەکانی وەکو یەک دروست دەکڕی سا ڕۆژی جمعە جیاوازە لەگەڵ ڕۆژەکانی ترە لە مانکانە مانگی ڕەمەزان جیاوازە لە ساڵەکانە حەج جیاوازە عیبادەتی تیا گەورەیە و ئەجر و پاداشی تێدا گەورەیە بە هەمان شێوە تاوانێکی تێدا گەورەیە یەکێ لەو شتانی کە لە مانگی ڕەمەزانە ئێمە هەستی پێ بکەین بریتە لە سەبر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە پێمان دەفەرمێت سەبر و ئارامی لەسەر عیبادەت ئەجر و پاداشی زیاتری تێدایە یەکێک لەوانە ڕۆژوگرتنە کەسێک کە ئێمە هەر یەکێکمان ئینشاڵڵا لە سبەینەوە بە ڕۆژوو ئەبین ئەگەر ئینسان سەبر و ئارامی نەبێت چۆن نەتوانێت لەبانێ و تا ئێوارە نان نەخوا ئاو نەخوات وەرە لە ڕۆژەکانی ترا تانیۆڕۆ بەرگایگری ناتوانیت بەڵام سێرەکەین خی گەورە هیدایەتی دەدا مادەم لە دڵەوە یەکلایی کردوێتەوە لە دڵەوە یەکلایی کردوێتەوە کە تۆ لە بەیانیەوە لە بانگی بەیانیەوە تا بانگی مەغریب هیچ شتێک ناخۆی هەز بە برسیەتی ناکەی هەز بە تونیەتی ناکەی دیارە ئەمە یارمەتیدانێکی خی گەورەیە کە بۆ ئێمەی داناوەی کە لەو شتانە کە بەڕاستی ئامادەکاری ئێمە دەبێت بزانین پایەک لە پایەکانی ئیسلام بەجێهێنین ینی خی گەورە کۆمەڵێک پایی داناوە لە ئیسلامدا کە ئەو کەسە پێی دەوتێ مسلمان بریتە لە ڕۆژوگرتن واتە نیشانی کەسی مسلمان بریتە لە ڕۆژوگرتن یەکێ لە پایەکانی ئیسلام ئەو کەسە ئەگەر هاتوو بە ئەنقەس بە ڕۆژوو نەبێت بەبێ هیچ هودەیەک بە ڕۆژوو نەبێت بەڕاستی تاوانێکی زۆر گەوری کردووەکەوە بێت ئێمە هەڵ ئەسین بە ئەنجامدانی پایەک لە پایەکانی ئیسلام ئەمە وەکو ئەوەی کە خی گەورە پێی فەرمووین ئەو شتانی کە من ئەگەر لە یەک پرسیارە جوابی زۆر شت بمەوە بریتە لەوەی کە ئینسان هەرەوە بیر لەوە نکات و بڵێ وەڵا نان ناخوات و ئاو ناخوات ئیتر تەواو ئەمە پێوتێ ڕۆژوو ناوە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک دەفەرمێ فەلا یەخسەف وەلا لە حەدیسەکە فەرمێ ئەو کەسە کە بە ڕۆژوو ئەبێت نابێت و ڕە ببێت
ما بيهو يناخو إنسان تورابي أجر نحقية كرا أجر شتيكي نابلجية كرا بلان ما بيه هيج هويك إنسان تورابي لسه شتيكي بسيط إنسان تورابي نبي تورابي حتى بيغمري خاصة فرمي أجر كسيك توري كردي تو تورما با لأن جامع لدعائي بلا إني صائم من بروجوم كابت بكرتي إبريتو يعني ها تو لقل ما مدوية من جوابو نادموا كابي كي لو شتاني ك بيغمري خاصة داوام عليك كي إما خمن آمادة بكين وەکو چۆن کەسێک دەورەیەکی بۆ کرێتەوە دەورەیەکی بۆ کرێتەوە لە ئەنجامە لەو دەورەیە شەهادەیەکی پێدرێت کەویش ڕۆژی جەژنە پێ دەوتێت تۆ لەم دەورە سەرکەوتوبی ئەم دەورە کە مانگی ڕەمەزانە بریتە لەوەی کە تۆ تۆڕ نەبی فێرتەکات تۆڕە مەبە یەکمانەکان فەلسەفەکانی بە ڕۆژوبوون بێگومان ئارامگرتنە بە سەبربوونە تۆڕەبوونە قسەوتنە نابێ ئینسان قسەی بڵێن خراپ بڵێ بە خەڵک حتا چاوگرتنە لەوەی کەوا پێشتر ئینسان لە شتی نامەحرەم لە شتی نابەجێ لە گوێگرتن لە شتی نامەحرەم و نابەجێ واتە خۆ ڕاگرتنە لە هەموو بەشەکانی ژیانی خۆتدا هەر بەتەنها ئەو خواردنەوە نیە هەر بەتەنها نان خواردنیە بەڵکو چاو پاراستنە گوێ پاراستنە خۆ پاراستنە دەبێ هەموو بەشەکانی ئینسان بە ڕۆژوو ببێت بە ڕۆژوانی خۆگرتنەوە لە شتێکە خۆی گەورە حەڵاڵی کرد و خۆشتانە حەڵاڵە ئەو خواردنەوە بەڵام حرامی کرد لەسەرت کابێ ئەبێ هەموو بەشەکانی ژیانی ئێمە بە ڕۆژوو بێت هیچ لەو شتانە ئەوەیە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ڕۆژوو بریتە لە سەبر ئەفەرمێت چی ئەفەرمێت سەوم ئەوەیە کە خوای گەورە ئەجر و پاداشی ئەداتەوە کابێ دیاری نەکراوە خوای گەورە نەیفەرمووە ئەجر و پاداشی سەبر ئەو نییە خوای گەورە دایناوە بۆ خۆی بریتە لە ڕۆژوو کابێ ڕۆژوو گرتن خوای گەورە خۆی پاداشی ئەداتەوە ئیتر یەک بە هەزارە یەک بە ملیۆنە خوا خۆی ئەزانێ کابێ سەبرگرتن لە ڕۆژوگرتنە زۆر مهمایە وەکو عەرزم کردن لە هەموو بەشەکانی ژیانی ئێمە یعنی هەر بەتەنها خواردن نەبێت لە بەتەنها نان خواردن نەبێت دەبێت لە جەستەمانە ڕنگدانەوە هەبێت بوتری ئەم کەسە بە ڕۆژوو بووە جاری وا هەیە خەڵکە بوتیان وەڵاهی کابرایکی زۆر تووڕێ بۆ کاکە تووڕەبی وەڵا بە ڕۆژووە ئیمڕۆ جاکە بگاتە ئەوە تۆ دەستکەی بە فەرتەنەوە هیوا وەڵی جێتی لە ماڵەوە کاکە کردی بە یەک فەرتەنە ئەمڕۆ بە ڕۆژەوە کاکە بۆ بە ڕۆژەوەبی ئەگەر مەبەستمان لێرە سونەتە ئەگەر کەسێک ڕۆژوگرتنەکەی ینی ماڵ و مناڵ خۆی لی بپارێزە لەوەی کە کێشە ئەنێتەوە تووڕە ئەبێ و کەس نەچێ بەلایە کاکە ئیمڕۆ بە ڕۆژوو وەڵی برا بە ڕۆژوونی وەڵا برا بە ڕۆژومەوە باشترە چکە ئەمە کەی بە ڕۆژوو بوونە کەس ئەمە ئەوە ناگەێنێ ئەسڵ هەر لە ڕۆژووبوونەکە تێنەگەیشت و چکە مرۆڤێک بڕیار بێ لە پێناو خوای گەورە بە ڕۆژوو بێ بە دڵنیایەوە بێویستی خۆشی خوا یارمەتیدا سابری ژەبێ ئارامی ژەبێ هەز ناکەین ئەمانەی کە بە ڕۆژۆ بن و تووڕە بن خۆشە هەر نازان بۆچی بە ڕۆژوە بن وڵای تۆ من ناتێگەشتنێکە کە ئەو کەسە لە ڕۆژوو تێگەشتووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی الصەوم جنة ئەفەرمێ سەوم واتە ڕۆژوو قەڵغانە چۆن کەسێک هەر وەختی خۆی کە قەڵغان هەبووە ئەو تیر و شتانەیە کە تێگرتووە گەڕاندوێتیەوە ئیسا پێی دەوترێت درع وشتی کاتە فیشەکیش بەریکەوێکێش بلدەری کابراتی کاریگەر نییە ئەفەرمێ الصیام و الصەوم جنة واتە وەکو چۆڵە درعێکە لە پاراستنە لە گوناه و لە تاوان کەوابی ئەبێ ڕۆژوگرتن واد لێ بکە ئەو کەسە بیپارێزە لە تاوان بیپارێزە لە کاری خراپەکاری کۆتایەکی خۆی گەورە ئەفەرمێت چی ئەفەرمێت لەعەلەکم تەتەقون کەوابێت ڕۆژوگرتن هۆکارێکە بۆ تەقوا بۆ ئیمانزیایی لە کۆتایە ئەفەرمێت بۆ خۆی گەورە واجبی کردووە لەسەر ئێمەی موسڵمان کە ڕۆژووە ئەفەرمێت بۆ ئەوەی کەسێکی متەقی لە دەرچێت کەسێکی ئیمانداری ڕاستەقینە لە دەرچێت کەوابێت ئەمە کۆتایەکێتی کە خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێت یەکێ لەو شتانی کە بەڕاستی پێویستە کە ئێمە هەر بە ڕۆژوو نەبین ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت کاتێکە لە مانگی ڕەمەزانە قورئانی بۆ نازڵ بۆتە خوارەوە هاتوتە خوارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە لە مانگی ڕەمەزانە قورئانی بخوێنینەوە کەوابێت زیاتر قورئان خوێندنەوەشمان هەبێت ئەگەر بەلاپەڕەیەکیش بێت ئەگەر ڕۆژی لاپەڕەیەکیش بخوێنیتەوە چونکە ئەجر و پاداشی قورئان خوێندن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە دەبێتە شفاعەتکار سەوم و واتە ڕۆژوو لەگەڵ قورئانە خوای گەورە دیکاتە چی ئەفەرمێ دەیکاتە شفاعەتکاری ئەو کەسە ئەفەرمێ ئەی خوایە ئەم کەسە قورئان دەفەرمێ ئەم کەسە منی خوێندوێتەوە تکاکارە جاوەرە قورئان تکاکاری بێ زۆر گەورەیە تکاکارە لە ڕۆژی قیامەتە کە دەفەرمێت ئەم قورئانە منی خوێندوێتەوە منی بەسەر کردوێتەوە ڕۆژوو
شفاعتکارە یعنی تۆ لە دنیا خوانە خواستە ئینسان تووشی کێشەیەک ئەبێت کەسێک کە زۆر دەسەڵاتی هەبێت زۆر بتوانێت کێشەکە ڕابوەستێنێت شفاعتکاری بێ زۆر میمە ئەجاوەرە لە قیامەتە کە کەس ناتوانێت شفاعتی بۆ بکات غێری ئەو شتانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت بریتە لە ڕۆژوو لە قورئان دێ ئەم قورئانە هەوڵ بدەین ئێمە موسڵمان لە مانگی ڕەمەزانە کاتێک دیاری بکەین کە قورئانی تێدا بخوێنین لەگەڵ ئەوەی کەوا بە ڕۆژوو بین ئەگەر بەلاپەڕەیەکیش بە هیوا هەیەڵێ نایزانم بەتابەتی ئەو کەسانی کە تەمەنیان زۆرە یاخود ئەوانی کە منداڵن بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیمان پێ دەفەرمێت یعنی هەموو کەسێک قل الله احد لەبەرە وانە قل هو الله احد یەک لە سەرسی قورئانە ئەو کەسانی کە قورئان ناخوێنن نازانیوە یان فێر نەبوون هەر قل الله احد بخوێنە ڕۆژانە زۆر زۆر گەورەیە یعنی یەک لە سەرسی قورئانی خوێندووە کەوا بێت حتى ئێستا مەسەلەن ئاسانکاری هەیە ڕەحمەت لێ بێ یعنی گوێگرتن لێی هەمان خێر دەسەکەوێ خۆی ئەبێ بیخوێنیتەوە بە تەنها گوێگرتن ئەو ئەجرە بۆ نانووسرێت کە ئەفەرمێت هەر وشەیەکی بەدا ئەجر بۆ دەنووسرێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ناڵێم ئەلیف لام میم یەک کەلیمەیە فەرمێت سێ کەلیمەیە وەکرێ گوێ لێ بگری بە شوێنی بیڵیتەوە خوێندنەوە وایە ئاسانتری شاوکارێکە بۆ کەسێک نەزانێت یعنی کەسێک هەر نایزانێت سوورەتە کورتەکان کە زیاتر ئەو ترێتەوە سوورەتە بچووکەکان بەڵێ ئەگەر بیڵێتەوە بەس بە تەنها گوێگرتن ناواجرە دەست ناکەوێت بە بیشی خوێنێتەوە تا ئەو ئەجرەی دەستکەوێت ئەمجا ئازاد بوونە لا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن لە مانگی ڕەمەزانە زۆرترین ئازاد بوون خوای گەورە خەڵک ئازادەکە لە خوای گەورە لیان خۆشە بێت یعنی زۆر مهمە لە مانگی ڕەمەزان ئێمە دوعاکەین ئەپارڕینەوە یعنی زیاتر خەڵک خۆی خەریک کردووە مانگی ڕەمەزانەوە دی خوای گەورە زیاتر لە خەڵک خۆشە بێت ئەم کەسە الحەمدولله من لەم ماوەیە چەند شتێکم بینی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ینی ئەو کەسانی کە ڕۆژێک هەبوو يعني گۆرانی له لعب و ئیسا پەشیمان بۆ تۆ زۆر مهمە يعني ئەمە هیدایەت دانێکە کە خۆی گەورە ئەم کەسە هیدایەت ئەدا بەرەومانگی ڕەمەزانیش ئەڕوات يعني ئەمە کەسمان گرنگتیمان نییە خۆی گەورە پێفەرمیێتی تۆ ئەوە ساڵەژی کەسمان گرنگتیمان نیە لەوە چێت پێنجەقەی تر خۆ مردن ئەو کەسی کە خۆی گەورە ئەمەی دروست کردووە لە دروستبوونمانەوەی بەڵکو چۆنە فەرمانی ئادامکردیش مامە دەرچووە بەڵام کاتەکەی دیاری نییە وە کەسیش نازانێت کەوا بێت دوور نییە کەسێک پەشیمان بێتەوە تەوبە بکات بەدڵ تەوبە بکات بەڵام لە ماوەیەکی کورتام کەسە وەفات کە خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆش بێت نەک هەر خۆشە بێت تاوانەکانیش خێری هەنێکیشمان عکسەکەیشی وایە عکسەکەیشی وایە کە بەڕاستی خوای گەورە پەنامان بدات مامۆستا جار ساربوونەوەش لە دەوروبەرەوە هەیە کاتێک کەسێ ئەوێ عیبادەت ئەنجام با یاخود بگەڕێتەوە لە مانگی ڕەمەزانە ئەڵێن تۆ بۆ بەس لە مانگی ڕەمەزانە ئێستا بەتەنای نوێش بکەیت و تازە دەست پێ بکەیت ئەم ساربوونەوە تا چەندێک یعنی خراپە کە ئێمە وا لە دەوروبەرمانکەین تاعەتەکانیان کەم بکەینەوە ڕەنگە ئەمە بێتە هۆی هیدایەتی ئەو کەسەش بێگومان ئەمە نوقتەیەکە ینی ئەگەر کەسێک لە مانگی ڕەمەزانە پەشیمان بێتەوە خوای گەورە هیدایەتی دابی ئێمە زیاتر هانی بدەین ئەمە باشترە ئەگەر چی عیبادەت خواپەرستی خوای گەورە نەیفەرمووە لە 12 مانگە یەک بەس لە ڕەمەزانە نەوەی نەفەرمووە فەرمێت خوای گەورە ئێمەی کە دروست کردووە جن و ئینسانەکانی دروست کردووە بۆچی دروستی کردەوە بە عیبادە خۆ پێویستی بە عیبادەتی ئەمە نییە هەموو دنیا کافر بێ یەک ئەو نەزەرە ناکە خۆت خوای گەورە هەموو دنیا مسلمان بێ یەک ئەوە قازانج ناکات ئەمە قازانجەکەی بۆ خۆمانەگەڕێتەوە زەرەرەکەشی بۆ خۆمانەگەڕێتەوە کەوابی ئەمە هانی خەڵکی بین لەگەڵ ئەوەشە پیشی بڵین ئەو خوای کە تۆ لە مانگی ڕەمەزانە ئەیپەرستی ئەو خوایشە دوای مانگی ڕەمەزان یعنی هانی بین و بیری خێنەوە باشترە نەک تعلیق و نەک توانجی لێ بین ینی وای لێ بکەم کەسە بڵێ جاخۆ هەروە بێت کەوابی وازێنە بۆ هیچ قسەی کەسێکەوە بمەسم ئەوەیە کە ئەم کەسە سار بێتەوە هانی بدەین کە ئەو کەسە زیاتر بەرەو دین بڕات یەکێ لەو شتانە بەڕاستی بەخشینە من لێرەوە بە موسڵمانانی کوردستانی خۆمان ئامۆژگاری هەر یەکێکمان دەکەین بەڕاستی لە مانگی ڕەمەزانە بەخشی بن کاکە هەر نایش بەخشی شت گران مەکە نابەخشی شت گران مەکە ینی جاری واڵی کاکە وەڵام من کاسبی یەکەم ئی باشە کاسبی کە بەڵام نەمانم تۆ سێقات بیخەنە سەری ئێستا نرخەکان گرانەگەن ئەڵەن بەبوونی مانگی ڕەمەزانی بێشتیوە نابێشتیوە بەڕاستی تۆ لە کاتێکا بڵێ خوای لێم خۆش بە لەوە کاتێشا تۆ لە کەس خۆش نەبیت خۆشبوونەکەت چی ینی تۆ گرانجانی بکەی بەسەر خەڵک بەڕاستی خەڵک ئیسا ئەتوانین بڵێن ئیش زۆر کەم بۆتەوە خەڵ زۆر فەقیرە
ئەوەش کە دەوڵەمەە وردە پارەکەی ئەخوا وردە زەرەر ئەکات یعنی بە ئەمە هەر هەمومان دەستگیرۆی یەکتی بکەین وەکو گوڵی ژنین کاکە دڕکیشمە بە ئەیوانە تۆ لە دوکانەکەدا با ئەم مانگی ڕەمەزانە قازانج بکە ینی نەوترا تۆ قازانج مەکە نە قازانج بکە بەڵام کەم بەڕاستی وڵی خەڵک هاتووتێتی من لە جژنی قوربان و لە مانگی ڕەمەزانە تێرگۆشتە خوین خۆ زۆر خەڵکە بۆ ئاواویتوە وڵی لەو دوانە تێرگۆشتە خوین ئەمەوە سەلمێ لە مسلمانان چەند بەدەم یەکەوە بەڵێ بەڵام با ئێمە بیش سەلمیانین لە مانگی ڕەمەزانە خی گەورە نەی فەرمە تۆ کاسبی مەکەیسا خەڵکی وایڵێکا کە تۆ نابێ کاسبی کە لە مانگی ڕەمەزانن ناشتیوانە بەڵام حرمەتی بگرە کابرا مەطعمێکی هەیە ئێخۆ ئەم سلێمانە هەمووی خەڵکی ئێرە نییە خەڵکی هەیە لە دەروی سلێمیاتە نیەتە ناوە ینی هەولێران شارەکانی تر مسافرە خەڵکی وایە نەخۆشە خەڵکیوان ناتوانێت بە ڕۆژوو بێت یعنی ئەبێت شوێنەکە بێ خەڵکی تیان نان بخوا بەڵام حرمەتی خەڵکی بگرە ینی بە شێوەیەک ئەنی ئەو مەطعمە ئەو خواردنگەی وای دایمەنێ خەڵک ینی ڕێز لە خەڵکی بگرە حتا کیلوانە ئیمامی عەلیە ڕزای خوای گەورەی لەسەر ئەفەرمێ کابرایەک بە تەمەن ئەفەرمیێندانی ئەخوار بە ئاشکرا فەرمی ئازاری ئەفەرمی تۆ چیواکەی ئێمە مناڵەکانمان بە ڕۆژووە تۆ بۆ بە ڕۆژوو نابیت کابێت کەسێکە نەخۆشە ئەچە نانەخوا لە مەطعمێکە لە خواردنگەیەکە ڕێزی خەڵکی بگرە مەچوە لە کاکە لە بەرچاوی خەڵکات دەستەکە بە خواردن ئەمە ئەوکو چۆنەڵی شکاندنی ئەو مانگی ڕەمەزانە ئیگنا دروستە کەسێک کاسبی بکە لە مانگی ڕەمەزانە خواردنگەیە دابنێت مەطعمێ دابنێت هیچ کێشێکیتانە بەڵام ڕێزی مانگی ڕەمەزان بگرێت هەیکە لەو شتانی کە پێغەمبەری خوا ساڵ ئەفەرمێت أفرمي هركس من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هركس من مانجي رمضان يا كم بروجو بير إيماني بيها بنقبل والله ما رجيمة كما ما بولشم دي هل نية زور دوري هي أو كسب بس خوايز يعني نيتك أو كسر شوانا نيتي واها والله من بوي كم إسفادي بو لاني تندرستيما نيتي وابي خواني نينسد إيمانا يا كم إيماني بيها بك خواي جورا واجبي كرو على سرد واحتسابا نيتي شوابت إن شاء الله خواي جورا وري أجري لي غفر له ما تقدم من ذنبه لو قلنا هني كراب الرقاي جورا لي خوش بال لا حديث كتير أفرميان قام وات الشواكي هلسيت ما بس يوبيك لأنا تراويح شو نيوجا كات أو كسهلسيا تراويح كات بنيتي شي هلسيا إيمان بوي هيك بيغمري خاص صلى الله عليه وسلم أم نيوجي كردوا أم سنتي كردوا وإيمانش بوي خواي جورا ليم ورقريت غفر له ما تقدم من ذنبه نقول والله هيك كم من اسم تراويح كم نان مزور خواردوا اسم الرجيم كم آلو بابتانا أو نيته هموسا كان جورت خوايا كرت تابعني نشتكر أم جالقل أوشها بيغمري خاص صلى الله عليه وسلم فرميت هركسيا نيجي عشاء بجماعة بيكات فرميت وكوا تاني ويشوشو نيجي كربيت ايجا بياني شكر وكوا تابعني شو نيجي كربي شو نيجي شي نكر وازو نيجي كربو بجماعات تابعني شو نيجي كربو كابين زر قوريه خالك حزكم بمسلمان اقادار بكمهم كاتك بيغمري خاص صلى الله عليه وسلم فرميت هركسيا تراويح بكات خواي جورا لقناها كاني بيشوي الراء لأبوريت بمرج أفرميت لقل إماما بيت يستخل كيوا معناه قاتا وتركان أروت لكن أبو كيو يريد أشتاء موتا يعني حديثك ومرجي داناوة أبي أو كسا لقل إماما واز بينت نك يشتا إمام طوانا بو أرات وسيرك عاتك بات مالا كاك كيوتيتي أو خير نقشتو بطاوتي أو خيارية كأفرمي وأجر باداشي بو المسرد كابت أو وتربك من حزكم بمسلماناني بريز أو بلم أو وتربك أجر كسيك وتركي بجماعة لقل إماما كر لدواء ويستي شو نوش بكاتوا شان ركعاتي تر أتواني شو نوش بكات بلام وترك دوباره نكاتو سمزور كادم بريسارانية وما مساقة وترك بكم قفلة بيد أو أجر نكات راست ما وصا أو زور جاوبي مالو بريسارانية أم كاتا أجر وتركد كد لقل ما مستا بجماعة كردك خيركد أجات كاتك شويتو بمالو شان ركعاتي تر شو نوش كي بيك بلام وترك دوباره مكروا وترك دوباره مكروا بلام أجر ندكرت لكوتاية يقرك عاد وتري بك وتر بك قصة كمان السلام يعني أجر وتركت بون منا بجماعة نذكر بو نشو بيبو مزجود توشان ركعات شو نوش كي تراويح كشك دوا لدواي أويك طواوبي يقرك عاد وتر كوتاو
بەڵام ئەم کەسە ئەگەر وەترەکەی کرد بە جەماعەت دووبارەی مەکەرەوە واتە قوفڵ نابێ بەمە چەند ڕکعاتی تر ئەتوانی بکەیت و کێشەی مشکلە نییە. ماوەسا کاتمان کەمە و قسەکردن بۆ خۆ ئامادەکاری لە ڕەمەزانە بەڕاستی ینی تا زیاتر قسەی لەسەر بکەین ئەوێت پێم خۆش لەسەر ئەم بابەتەش ئێمە وەکو خۆمان چنێک گرنگە پێش مانگی ڕەمەزان پێشوێ بچنە ناو ڕەمەزان و بە ڕۆژەبوونەوە دڵمان لە کەسێ ڕەنجابێ با بە نیەتێکی ساف بە برایانە بە دڵێکی ساف و بێڕق و قینە و بغز و غەرەز بتوانین یەکتر ئاشتکەینەوە ڕەمەزان بکەینە وێزگەیەک چۆن خوا لێمان خۆشێ با ئەمەش لێرە پێشەوەی خۆیمان خۆشمان لە خۆشمان خۆش بین ینی ئەوەندە ڕق ئەستور نەبین تا بتوانین ڕەمەزانێکی ئاسوودا بۆ چ پەیامێکی وردت هەیە بۆ مسلمانان لەم بارەیەوە. وڵا دوو قسم هەیە. یەکەم ئەوەی کە جەنابەت فەرموویت ئێمە لە ڕەمەزان و غێری مانگی ڕەمەزانیش بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە هەمومان دەست بەرزەکەن خۆ لێمان خۆش بە واناڵین ئەی تۆ بۆ لە خەڵ خۆش نابی ئەی خۆمەژمان هەیە یعنی تۆ لە خەڵ خۆش نابی بە تەمای خوا لە تۆ خۆش بێت شتی وان نییە یعنی ئەو کوچۆڕە فێڵکردنە لە خۆت لێ خۆشبوون کەسەکان جیاوازە کەسێک کە بەڕاستی زەرەر و زیانی هەیە بۆ کۆمەلگا بۆ خێزانەکەت بۆ ماڵەکەت ئەمە جیاوازە لەگەڵ کەسێکە کە مسلمانە تۆ بە شتێکی بەسیط لی عاجز بوویت نابێ لی خۆش بیت چکە تۆڵی خوالیم خۆش بە ئەی چۆ خۆت تۆ چۆن تۆ لە خەڵ خۆش نابیت ئەمە پەیامێکی ترم ئەوەیە بەڕاستی لە مانگی ڕەمەزانە خەڵک هەیە نەخۆشە ینی کەس لە خۆی فتوانە خەڵکی وا لە بەخوا ماوەسا من نەخۆشم بە ڕۆژوو نابێت کێوتی وەڵا خۆمتم چۆن بشتیوە ینی ئەم کەسە ئەگەر نەخۆشیش بێ چە بەلای دکتۆرێک دووە بێ خەسەتی تابێت دوو نیشانی تابی یەکەم کەسێکی ئیماندار بێت یەکەم کەسێکی ماندار بەزە دکتۆرێکی کۆلەوە چ نوێژ نەکا کاکە کوڕ بابە بە ڕۆژوژمە بە خۆ بە ڕۆژوو نابێت کەسێکی ماندار لەخوا بەترسیان قسەیەکیکە دووهەمیش کەسێکی پسپۆڕ بێت پرسیاری لێ بکە ئایا ئەم نەخۆشیە ئەگەر بە ڕۆژوو بێت زەرری بۆ ئەبێت بەڵێ زەرری بۆ بێت بە ڕۆژوو نەبێت زۆر جار بەخوا زۆر جار ڕۆژوبوون بۆ هەنێ نەخۆشی هەر چارەسەریشە کەوا بێت ئەگەر ئەم نەخۆشیە کۆتایی پیاوە لە دوای مانگی ڕەمەزان ئەبێ بیگرێتەوە بەڵام ئەگەر مزمین بێت بەردەوام بێ درێژخان بێ و کەفارەتەیە کابی ئەم دوو پەیامەکە وەکو جەنابە فەرموو یەکەم بەڕاستی وەکو چۆن داواکی لەخوای گەورە لێمان خۆش بێ کاکە با لە خەڵکیش خۆش بین با لە ئەگەر خەڵکێکیش غەڵەتی کردبێ بەرامبەرمان ئێمە لی خۆش بین هیچ لەوانی کە ئەفەرمێ سەردان ئەوە نییە کە تۆ سەردانی خەڵکی ئەو بێ بۆ لا تۆش بیش وەلایەوە ئەوەیە کە ئەو نییە تۆ بڕۆی ئەمە مهمە ئەمە سیلەی ڕەحمە باش مامۆستا لە کۆتایە چ پەیامێکی هەیە لە کۆتاییە وەڵا منە ڕەوەنە ئەڵێم بەڕاستی مانگی ڕەمەزان هەلێکە هەلێکی گەورەیە لەو چه ساڵێکی تر کێڵ ئێمێنی لە ناو ڕەمەزانەکە گەینە بەیانیش جاخوای گەورە کە ئەفەرمێ خەیڕون من ئەلفی شەهر یعنی زیاتر خێر و پاداشی لە 1000 مانگ زیاترە ئێبرا 1000 مانگ هەشتا و ئەو ساڵەکات یعنی با ئەم هەلە دەست خۆمان نین بەڕاستی یعنی ئەو نە گرنگی بە خواردنەیە کاکەوە چ خواردنیە بخۆین و گرنگی بە خواردن و گرنگی بە هەندێشت ینی تۆ مانگی ڕەمەزانە بەڕاستی با گرنگی بە عیبادەت بدەین هەم لە خوشکان و هەم لە برایان گرنگی بە عیبادەت بکات تاخوای گەورە لێمان خۆش بێت و ماڵەوەیکی گەورە بخینە سەر کردەوە چاکەکانمان لە قیامەتە ئینشاءالله زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بانک خواست بەڕێزم سپاسانە